ئێستا دەچینە لای تەوەری سێممان لە بەرنامەکە بێگومان ئێستا بەرەو ئەوە دەڕۆین کە ئیتر لاانێ لە مانگی داهاتووە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە ئەومان باس کرد پێشتر لە یەکێک لە تەوەرەکانەوە ئێستا باز لەوە دەکەین کە هەواڵێک هەیە کە ئەڵێت پرۆسەی خوێندن لە عێراقیش دەست پێکاتەوە ئاماژە بۆ کراوە کە پێ دەچێت پرۆسەکە لە ناو پۆلا دەست پێ بکات و با بزانین ئەم پرۆسەیە چۆن دەست پێ دەکات ئامادەکاری چۆن بۆ کراوە بە میوانداری پەروین فاتح بەڕێوبەری یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی کەرکووکە خات پەروین ئەم کاتت باش و من با لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن لە عێراق و لە کەرکووک چۆنە؟ هەموو کاتێکتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە سەرەتا ئێمە ئێستا لە ناو پرۆسەی تاقیکردنەوە گشتیەکانین پۆلیسەی ناوەندی کە ئێستا ئەمڕۆ دوا ڕۆژی تاقیکردنەوەکان بۆ و ئێستا لە 21 ئەم مانگەیە تاقیکردنەوە گشتیەکانی پۆلی شەشەمی ئامادەیی دەست پێکات واتە پرۆسەی ئێمە جیاوازیەکی ئەبێ لەگەڵ پرۆسەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە لێرەوە ئەوەی کە باسی کرد جەنابی وەزیری پەروەردەی فیدرال سەبارەت بەکردنەوەی تاقیکردنەوەی قوتابخانەکان بەڕووی خوێندکارەکانەوە ئەمە ئەوە ئەگەیەنێت ئەکاتەوە تقریبەن بۆ 1/10 ئەم پرۆسەیە ئەگە جارێکی کە دەست پێکاتەوە بەڵێ کاتە هێشتا بڕێ ئەوەی کە ئێمە ئاگەم بەڵێ کاتە هێشتا پەروینخان بڕێ نەدراوە کە بزەبێت لە چ کاتێکدا دەست دەکرێتەوە با پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لە عێراق و لە کەرکووکیشدا بەدڵنیاییەوە ئێمە تازە لە خولی یەکەمین واتە ئێشتا خولی دووەمیش ماوە کە ئەچێتە مانگی نۆ دوای ئەوەش کە خولی دووەم تەواوە بێ ئێمە ساڵانە لە کەرکووک کە تاقیکردنەوەکانمان سەر بە حکوومەتی فیدراڵە خولی سێهەمیشمان هەیە بۆیە یعنی ئەگەری کردنەوەی قوتابخانە ئەچێتەوە مانگی دا ئایا لە ناوەڕاستی لە کۆتاییدا بەڵام بەپێی ئەو هەواڵانەی کە بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی فیدراڵ کە باسی کردووە و کە لە لێدوانێکە لە دوێنەوە پێرە بڵاو بووەتەوە کە ئێمە بە فەرمی جارێ ئاگادار نەکراوینەتەوە بەڵام وەکو وتارێکی تایبەت بە وەزیری پەروەردە لە ئەوەیە ئەگەری ئەوەیەت کە قوتابخانەکان بەڕۆی خوێندکاران بکرێتەوە بۆ ساڵی خوێندنی 21-22 باشە پەروینخان وەکوەوەی کە تۆ زانیاریت هەبێ وەکو ئەوەشی کە وەزیری پەروەردەی عێراق ئاماژەی پێکردووە ینی ئاماژە بۆ دەکات کە پێ دەچێت خوێندن لە ناو پۆلا دەست پێ بکاتەوە وایە؟ بڵێ ئەوەی کە لە وتارەکە ئێمەش گوێمان لێبوو کە دەبێت خوێندن بە حزوری بێواتە بە ئامادەبوونی خوێندکار بێ لە پۆلەکەیە بۆیە ئەمەش ڕێکاری تەندروستی تایبەتی ئەوێ بەم پرۆسەیە لەبەرەوە ئێمە زیاتر لە 2 ساڵە خوێندن لە ڕێگەی ئۆنلاینەوە بووە بەهۆی ئەو ڤایرۆسە نەگریسەی کە ڕووی کردوتە هەموو کوردستان و عێراق و سەرجەم جیهان بۆیە دەبێت بەپی ڕێنمایە تەندروستیەکە تەعامل بکرێ لەگەڵ ئەم کەیسەیە بەڵێ ئەو ڕێکەرانە چین پەروینخان بەجێ بکرێت لە ناو پۆلەکاندا بەتایبەتی کە ئەو خوێندکارە تێکەڵی یەک دەبن سەرەتا بەڵێ سەرەتا دەبێت هەوڵی ئەوە بدرێت کە وادری تەدریسی واتە مامۆستایان و کارمەندانی کە لە قوتابخانەکان داوامەکەن دەبێت ئەو پێکوتەیە وەربگرن کوتان بکرێت چونکە ئەمە هەنگاوی یەکەمە سەرجەم مامۆستایان ئەبێ خۆیان ئەو لقاحە وەربگرن ئەمە زەروریەتێکە کە دەبێت هەمومان هەوڵی ئەوە بدەین کە سەرجەم مامۆستایان و کارمەندان هەستن بەو پرۆسەی کوتان ئەمە ڕێکاری دووهام ئەبێت خاڵی دوورکەوتنەوە لە نێوانی هەر خوێندکارێ مەترونی وێکل بۆ دانیشتنەکانیان ئەگە پێشتر لە پۆلێکاسی خوێندکار دانیشت بێ ئەبێت بۆ ساڵی خوێندن بکرێتە
لای کەم 15 بۆ 20 خوێندکار. بەڵێ پەروین خان ئەمە کێشەی نەبوونی شوێن دروست ناکات بۆ پێی لە ئێستادا لە خوێندنگاکاندا هەمان هەموو خوێندکارانی کە وەرگیراون بە گوێرەی شوێنی بە گوێرەی گەورەی خوێندنگاکە وەرگیراوە لە ئێستادا ئەو مەسافە لە نێوان خوێندکارەکاندا هەبێ بێگومان شوێنی زیاتریان پێویستە بۆ ئەوەی کە بێنە ناو پۆلەکانەوە. بۆ ئەمە چ ئامادەکاریە کراوە یاخۆ پلانی حکوومەت بۆ ئەمە چییە؟ بە دڵنیاویەوە ئەمە واکات کە تۆ لە قوتابخانەیەکە ژووری کەت پێویست بێ لەوەری ژمارە خوێندکارەکان ئەگەر لە کاتێکە 30 خوێندکار جێگەی بوو بێت ئێستای کەی بە 15 خوێندکار بە دڵنیاییەوە شوێنی زیاتری ئەوێ. ئێمە ساڵی پار پرۆسەی خوێندن لە شاری کەرکووک بەم شێوەیە بوو هۆکارەکەشی ئەوە بوو ژمارەی خوێندکارەکانمان کەم کردەوە لە پۆلێکە. ئەویش توانرا لە هەر قۆناغێکە هەفتەی 3 ڕۆژ دەوامی تێدا بکرێت. بەڵێ پەروین خان شتێکی تر هەیە کە وەکو لە 2 ساڵی ڕابردووە ئاماژەشی پێکرد کە بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و هەڵکشانی توشبوون بەو ڤایرۆسە پرۆسەی خوێندن لە عێراق بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەک پەکی کەوت و لە ڕێگەی ئۆنلاینەوە یعنی لە ڕێگەی ئەلەکترۆنیەوە بەردەوام بوو کە ئەمەش بۆ خۆی گرفتی زۆرە لە عێراق چونکە ئامادەکاری بۆ نەکراوە. وەزارەتی پەروەردەی عێراق پلانی چییە بۆ ساڵی داهاتوو بۆ ئەوەی کە تا ڕادەیەک قەرەبووی ئەو خوێندنە بکاتەوە کە ساڵانی پێشوو فەوتاوە؟ هیچ پلانێک هەیە بۆ ئەوە؟ وەڵاهی ئێمە ناتوانین پێش ئەگەرەکان بکەوین، بەڵام ئەوەی کە من وەکو پسپۆرێ لە بواری پەروەردەکە بە بەردەوامی متابعی کاروباری خوێندکارانم کردووە. ئێستا کە ئەمڕۆ بڵێن دوات تاقیکردنەوە بوو بۆ پۆلیسی ناوەندی، یعنی خوێندکارەکان کاتێ پرسیارەکان بەسەریان دابەشەکرێت، یعنی بە دەموچاویانەوە دیارە کە ئەم خوێندکارە لە دوور لە نزیکان بابەتانی نەخوێندووە، یعنی دەرئەنجامێکی زۆر خەتەر بەڕێوەیە. ناکرێت بە هیچ شێوەیە پرۆسەی خوێندن بە ئۆنلاین بێ لە وڵاتی ئێمەیان. ئەمە شتێکە دەبێت کۆتایی پێبێنیت، ئەبێت خوێندکار ئامادەی ببێ، بەڵام لەگەڵ ئەوەی کە خوێندن بەردەوام بێ دەبێت ڕێنمایە تەندروستیەکان جێ بکرێت و دەبێت حکوومەتیش ئەرکی ئەوە بکرێتە سەر شانی هەموو پێداویستەکان بۆ خوێندکارەکان دابین بکرێت. ئەگەر بە پێی ئەو دابینکردنی ئەو 2 ساڵەی پێشوو بێ، ئەمە خەتەرێکی ترە و مەترسیە هەم لەسەر خوێندن و هەم لەسەر تەندروستی خوێندکارەکان. بەڵێ پەروین خان پێتان وایە ئەگەر سیستەمی خوێندن بکرد بە 3 دەوامی ئەو گرفتانە دووبارە نەبنەوە چونکە کاتی داوامکردنی خوێندکاران کەم دەبێتەوە، ڕەنگە ڕێژەی وەرگرتنی زانیاریش بە هەمان شێواز کەم بێتەوە. پێتان وایە ئەمەش بە هەمان شێواز کێشە گرفت دروست ناکات؟ بە دڵنیاییەوە من وەکو پێتە بووت پرۆسەی خوێندن سیستەمێکی تایبەتی خۆی ئەوێ بۆ خوێندن، بۆ ئەوەی خوێندکار بتوانێت بگاتە ئاستی ئەو تێگەیشتنی زانیاریەکان، بۆی بگاتە ئەوەی کە بتوانێت تەواو اعتیماد بکاتە سەر خۆی و بتوانێت خوێندن بەردەوام بێ. بەڵام ئەم ئالیەتانەی کە حکوومەتی عێراق لە ماوەی ڕابردووە لە 2 ساڵی ڕابردووە کە پەیڕەوی کردووە، یعنی من وەکو بەرپرسێک لە خوێندنی کوردی هیچ یعنی تەندروست نەبووە بەرامبەر بە خوێندکارەکانمان. یعنی ئەستا بۆ نمونە توانرا بابەتەکان کەم کرێتەوە، هەندێک بابەت کە دووبارە بوونەوەی تێدایە ئەو بابەتانە تەرک کراوە، مەسەلەن بابەتێکی لێ کەم کراوەتەوە بۆی تیا تاقیکردنەوە ئەنجامدا. بەڵام لەگەڵ ئەوە شایە ئەگە بێت و خوێندکار لە دوورەوە سەیری خوێندنەکە بکە کە پێوترێ خوێندنی عەلا بوعد، ئەمە کاریسەیە. خوێندکاری ئێمە لە سەرەتایی چۆن ئەتوانێت بگاتە ئەو ئامانجە و دەرئەنجامی کە ئێمە پێویستمانە، یعنی پۆلی یەکی سەرەتایی چۆن ئەتوانێت بە ئۆنلاین بتوانێت پیتەکان وەربگرێت کە ئەوە ئەساسی خوێندنە. بەڵێ پەروین خان لە ڕووی ئامادەکاریەکانەوە بۆ خوێندنکەوە بڕیارە ئەم ساڵ دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە و هەروەها لە ناو پۆلیشدا ئامادەکارەکان چین کە تاکو ئێستا بە پرۆسەی خوێندن کراوە؟
وڵای بەڕاشکاوی هیچ ئامادەکاریەک نەکراوە تەنها وتارێکی وەزیری پەروەردەی عێراق بووە بەڵام بەست چەخت لەسەر ئەوواکەن کە دەبێ مامۆستاکان خۆیان بکوتن. باش دوا پرسیار ئەەکەم پەروی خان با هەروەکو باسی پرۆسەی خوێندنمان کرد بە شێوەیەکی گشتی با باسی پرۆسەی خوێندنی کوردیش بکەین لە کەرکووک ئەمە دوا پرسیارمە بێ بۆ تۆ ئەی ڕەوشی یاخود دۆخی خوێندنی کوردی لە کەرکووک چۆنە؟ وڵاهی ئێمە لەبەرەوەی لە نێوانی دوو وەزارەتین وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان کە ئێمە میلاکمان سەر بە هەرێمی کوردستانە و ئەو کتێبانەی کە وەریەگرین لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆمان چاپەکرێ و ڕەوانەی کەرکووکەکرێت و تاقیکردنەوەکانمان لەسەر بەغایە ڕۆژانە کێشەمان بۆ دروستە بێ یعنی لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی هوەریەوە لە ڕووی تەبعی پرسیارەکان یعنی زۆر شتی تر حتا لە مەوزوعی دامەزراندن ئێستا کۆمەڵی عەقدمان لە وزارەوە بۆ هاتووە بۆ مامۆستایانی کەرکووک بە شێوەیەکی گشتی هەم خوێندنی کوردی هەم خوێندنی عەرەبی هەم خوێندنی تورکمانی ئێستا کە ناوەکانی خوێندنی عەرەبی گەڕاوەتەوە تا ئێستا ئەوانەی کوردی نەگەڕاوەتەوە یعنی لێرەیە بەڕاستی هەندێک کەس هەیە لە نزیکەوە سەرپەرشتی پرۆسەی پەروەردەکەن لە حکوومەتی عێراقی هیچ کات بیریان لەوە نەکردوێتەوە کە نەتەوەیەک هەیە خوێندنێکی هەیە خوێندنێکی سەربەخۆ ئەوە خوێندنی کوردی هەمیشە ئێمە کە هەر کێشێکمانەوێ بێ پەیوەندی بکەین بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەبێت جەنابی وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان بێتە خەت و بۆی بتوانێت کێشەکانمان چارەسەر بکە ئێمە ساڵ بە ساڵ کورد وتەنیەڵێن خۆزگەمان بەپار یعنی ئەم خوێندنە تاکە دامەزراوەیە کە سەر بە هەرێمی کوردستانە کە بوونی کورد ئەسەلمێنێ لەم شارە من بەداخەوە بە ڕاشکاوی ئەڵێم وەکو پێویست بەرپرسان گرنگێکی تەواویان نەداوە بە پرۆسەکە بۆ ئەوەی بتوانین ئەو کێشانەمان هەیە خۆمان چارەسەری بکەین لای کەم کە مەسەلەن من پێویستیم بەوەیە کە چەند مامۆستایەکم بۆ دامەمەزرێت بە حکوومەتی هەرێم بۆم بکە یان کێشەی موچەمان هەبووە لە ڕابردووە هەمیشە داوای ئەوەمان کردووە کە ئێمە مامۆستایانی کەرکووک نە بایکۆتی کردووە حکوومەتی بەغا دەوام بکە بێ ئەوان دەوام بکە بەڵام ڕاتبمان لەسەر هەرێمی کوردستان بووە هیچ کات ئێمە جیان نەکراوینەتەوە لەگەڵ تاکێک وەکو تاکی هەرێمی کوردستان تەعاملمان لەگەڵ بەڵێ بەڕێز پەریم فاتح بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی کەرکووک زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان ئامادە بوویت.